ئەگەر نزاعەکەی و نزاکەت وەڵامی وەدواوە نایە گوێ لە وتەی ئیمامی ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێوێ بگرە. ئەفەرمی ئەگەر کەسێکتان خەلوەی کرد بە تەنها و نزاعە کرد ئەپاڕیاوە لە خوای پەروەردگار و هەستێ کرد وەڵام وەرناگرێ، ئەوە با ئەم ئوسلوبە بەکاربێنێ. تەشبیه نەبێ فەرمێت چۆن منداڵ ئەگەر بپاڕێت و داوا بکە وڕقی شتێ بگرێ لە دایک و باوکی، ئوسلوبی گیریان بەکارێنێ، زۆر ئەگیرێ و ئەگیرێ و ئەگیرێ هەتا وەکو داواکارێکەی جێبەجێەکرێ و بالفعلیش مناڵ زۆ گریات و داواکارێکە جێبەجێەکەیژی با قڕینیەتێ. فەفەرمێت تەشبیه نەبێ بۆ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئەگەر هات و پاڕێیت و نزات کرد بگیرێ، خوا پێی خۆشە بگیرێ ئەو چاوانت کە فرمێسک خاتە خوار و تاوان هەڵەوەرێنێ، وەڵڵاهی شتی عەجایبت بۆ دروستەکات. پیامبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێت دوو چاو خوای گەورە ئاگری جەهەنەم نایسوێنێ، یەکێ لەوانە عەینون بەکەت من خەشیەتی الله لە ترسی خوا ئەگیرێ، بپاڕێرەوە بۆ ئاواتەکان و خەمەکاشەکانت، وەڵڵاهی خوای پەروەردگار حیلیەکە بوت لە دوعاکانتە. ئیمامی ئەبوبەکر فەرمی ئەگەر نزاتان کرد بگیرن، ئەگەر گیراتان نەهات فەتەباکە و خۆت وا دەرخە ئەگیری، خۆت بە کزۆڵ و سعدەیی دەرکە لە بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا و مسلوبە بەکاربێنە و لەبیرت نەچێت دوعای خێریش بۆ ئێمە و دایک و باوکمان بکە، ئینشاء الله خوای پەروەردگار نزاکانت وەڵامەداتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.